ڕۆژی 20 حوزەیرانی هەموو ساڵێک لەلایەنەتەوە یەکگرتوەکانەوە با ڕۆژی جیهانی پەنابەران دیاری کراوە. لەم ڕۆژەدا چالاکی جۆراوجۆر لە سەرتاسەری جیهان بۆ باشترکردنی ڕەوشی ژیانی پەنابەران و بڵاوکردنەوەی هۆشیاری لەو بارەوە بەڕێوە دەچێت. فیدراسیۆنی سەراسەری پەنابەرانی عێراق ئامارێکی سەبارەت بەو هاوڵاتیانی هەرێم بڵاو کردوتەوە کە لە ڕێگای پەڕینەوە بە تورکیا و یۆناندا بێسەر و شوێن بوون، یان لە دەریای جەدا خنکاون و تەرمەکانیان دەست کە سوکاریان نەکەوتوتەوە، یاخود بەهۆی نەخۆشی دەرونیەوە خۆکوژیان کردووە کە ژمارەیان 296 کەسە. لەو ژمارەیە 154 کەسیان تەرمەکانیان دیار بووە و گەیشتوتەوە دەستی کە سوکاریان، 139 کەسیشان کە زۆربەیان ژن و منداڵن تا ئێستا تەرمەکانیان نادیارە. 6 حاڵەتیش هەیە کە پەیوەندیان بە کە سوکاریانەوە پچڕاوە و لە تورکیا بێسەر و شوێنن. لە ئەم ساڵدا 3 پەنابەری کورد لە بەریتانیا و فینلەندا بە حاڵەتی خۆکوژی کۆتاییان بە ژیانی خۆیان هێناوە و تەرمەکانیان لە ڕێگەی فیدراسیۆنەکەەوە بۆ هەرێم گەڕێنراوەتەوە. فیدراسیۆنی سەراسەری پەنابەرانی عێراق دەڵێت هەوڵەکانیان بەردەوامە بۆ ئاشکراکردنی چارەنووسی بێسەر و شوێنەکان. بەپێی نوێترین ئاماری کۆمسیۆنی باڵای پەنابەرانی سەربانەتەوە یەکگرتوەکانیش ساڵی 2010 7 ملیۆن و 800 هەزار کەس بە ناچاری شوێنی ژیانی خۆیان جێهێشتووە و ئاوارە بوون. کۆمسیۆنەکە دەڵێت لە 7 ساڵی کارکردنیدا ئەوە گەورەترین ئاماری ئاوارە و پەنابەرانە کە تۆماری کردووە. ئاماری ساڵی 2010 پەنابەران دوو هێندەی ئاماری 20 ساڵ لەمەوبەرە. ساڵی ڕابردوو ڕۆژانە نزیکەی 200 هزار کەس ئاوارە بوون کە بۆ هەر چرکەیەک زیاتر لە 2 پەنابەر دەکات. نەتەوە یەکگرتوەکان ئاوارە و پەنابەرانی بە سەر 3 گروپدا دابەش کردووە. گروپ یەکەم ئەوانن کە بەهۆی شەڕ و ململانەکانەوە ناچار بەجێهێشتنی وڵاتەکانیان بوون و ژمارەیان لە ساڵی 2018دا 26 ملیۆن کەس بووە. لەو ژمارەیە 5 ملیۆن و نیویان فەڵەستینی بوون. گروپی دووەم ئەوانن کە داوای مافی پەنابەریان کردووە و ژمارەیان 3 ملیۆن و نیوە. گروپی سێمیش ئەوانن کە لە ناوخۆی وڵاتەکانی خۆیاندا ئاوارە بوون و ژمارەیان 41 ملیۆن کەسە. هاوڵاتیانی سووریا بە 6 ملیۆن و 700 هزار کەس پلەی یەکەمیان لە ژمارەی ئاوارە و پەنابەردا گرتووە. پاشان ئەفغانستان لە پلەی دووەمدا بە 2 ملیۆن و 700 هزار کەس. لە دوای ئەوانیش سوودانی باشوور و میانمار و سۆماڵ دێن. نەتەوە یەکگرتوەکانیش دەڵێت 1 ملیۆن و 500 هزار مسلمانی ڕۆهینگیا لە میانمار ئاوارە بوون. لە سەروبەندی ڕۆژی گیانی پەنابەرانیشدا ترامپ جەختی لە سیاسەتی دژە پەنابەری خۆی کردەوە و ڕایگەیاند لە هەفتەی داهاتووەوە پرۆسەی دەرکردنی ملیۆنان کۆچبەر دەست پێ دەکات کە بە شێوەیەکی نایاسایی هاتوونەتە ناو خاکی ئەمریکاوە.